پێش کۆبوونەوەی لووتکەی ناتۆ سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بۆ سەرۆکوەزیری سوێدی ئۆلیف کریستەرسنی پشتڕاست کردەوە کە پشتیوانی لە ئەندامەتی سوێد بۆ ئەو هاوبەندیە لەشکریە دەکات. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەتەواوی پشتیوانی لە ئەندامەتی سوید دەکات لە ناتۆدا. تورکیا وە گەندامێکی ناتۆ هەروە دێ و ڕوبەڕووی گوشاری زیاتر دەبێتەوە تا دەست لە ناڕەزامەندی خۆی بەرامبەر بە داخوازی سوێد بۆ ئەندامەتی لە ناتۆ هەڵبگرێت. ئەنکارا داوا لە ستۆکهۆلم دەکات چالاکیەکانی وەک دەڵێت پارتی جودای خوازی کورد واتە پارتی کرێکارانی کوردستان سەرکوت بکات کە سەرهەڵدان لە دژی تورکیا بەڕێوە دەبات. پەکەکە لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە بە ڕێکخراوێکی تێروریستی ناودێر کراوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دانی بەوە داناوە ستۆکهۆلم هەنگاوی گرتوۆتە بەر بەڵام دەڵێت بەڕادەی پێویست نییە. کاربەدەستانی سوێد لە مەسەلەی سوتاندنی باشکرای قورئاندا دەستوەردانیان نەکرد و توێژەنەران دەڵێن ئەوەش وای کردکانکارە هێندەی تر متمانەی بە سوێد نمێنێت. وەکو شتێکی بێهەست و مانالێکراوەتەوە هەروەها ئەوە هاژلێک دەدرێتەوە کە سویدەکان وا دەنوێنن کە کارێکی ڕاست دەکەن تا ئەوەی مەبەستیانە بەدەستی بهێنن کاڵبەت ئەندامەتی ناتۆیە پاشان شتەکان دەگەڕێنەوە سەردۆخی پێشوو کە پێم وایە ئەمە ئاماژەیەکە. دیپلۆماتانی سوێدی و تورک پێنجشەممە دەگەڵ نوێنەرانی ناتۆ کۆبوونەوە تا ئەو ئاستانگە چارەسەر بکەن. سکرتێری گشتی ناتۆ گوتی پێشکەوتن هەبوو بەڵام چارەسەر نەکرا. توێژەنەران دەڵێن ئەنکارا چاوەڕوانی لە بەردانواندنی واشنگتنە و فرۆشتنی فڕۆکە جەنگەیەکانیشی دەگرێتەوە کە دەمێکە چاوەڕوانێتی. ڕەنگە لە کۆبوونەوەی لووتکەی فلەنیۆس چارەسەر بکرێت یا نەکرێت، بەڵام بە تێگەیشتنی من ئەوەی تورکیا داوا دەکات زیاتر بووە، بەڵام زۆریشنا تۆزێک هەمیشە هەروەها بووە. سەرۆک ئەردۆغان لە بەڕێوەبەراتی جۆ بایدن دەخوازێت بێتە نێو پرۆسەکە و هەندێک لە بەردانەواندنیش بکات بۆ ئەوەی تورکیا ئەندامەتی سوێد لە ناتۆدا پەسەند بکات. سەرۆکوەزیری هەنگاری ڤیکتۆر ئۆربانیش وەک هاوپەیمانێکی نزیکی ئەردۆغان هێشتا پشتیوانی لە پێشنیازی سوێد نەکردووە و ئاماژە دەکات سەبارەت بە بەرفرەوانکردنی ناتۆ لە ینی هەڵوێستی تورکیا دەگرێت. توێژەنەران ئاماژە دەکەن کە ئەردۆغان پێخۆشە دەگەڵ ڕێبەرانی جیهان ڕوودەڕوو لەسەر سەوداک ساغ بێتەوە و پێشبینی دەکەن ڕەنگە هەر ڕێکەوتنێک لەسەر ئەندامەتی سوێد تەنیا لە کۆبوونەوەی لووتکەی حوتوی داهاتووی ناتۆدا بکرێت کاتێک هەموو لایەنەکان دەگەڵ یەکتر کۆ دەبنەوە. دەمێکە ئەردۆغان حەز دەکات بایدن بۆ واشنگتنێ بانکێشتن بکات. شرۆڤەکاران دەڵێن ئەوەش لەو ئەگەرانەدایە کە لە کۆبوونەوەکەی لووتکەی ناتۆدا بکرێت. وڵاتی سوێد ئێستا لە چاوەڕوانێکی نیگەران ئامێزدایە. سەلاح پیرۆتی بۆ دۆریان جۆنز لە دەنجی ئەمریکا.